لەسەر یاریگای شەقڵاوە و لە کەشێکی ساردی بەفراوی شەقڵاوە و نەورۆزبێک گەیشتن و یاریزانی بە کۆتا هات. یاریەکە لە هەفتەی 12 خولی نایبی کوردستان بوو. شەقڵاوە هەموو هەوڵێکی بۆ یەکەم سەرکەوتن بوو لە خولەکە، هەرچەندە زۆر دەرفەتی بۆ ڕەخسا بۆ گۆڕینی ئەنجامەکە، بەڵام بەرگریکارانی نەورۆز پۆڵاین دەرکەوتن و نەیان هێشت تۆڕی گۆڵەکان بەهەژێنرێت. لا کۆتایەکانی نیوە یەکەم نەورۆز لە چەند دەرفەتێک خەریک بوو بە گۆڵ بگات، بەڵام سوودی لێوەرنەگرتن. لا نیوەی دووەم بە پێچەوانەی پێشبینیەکان ئاستی هەردوویانە دابەزینی بەخۆیەوە بینی و کەمترین هێرش بۆ سەر گۆڵی هەردوویانە دروستکرا، هەر بۆیە یاریەکە با یەکسانی و بە بێگۆڵ بە کۆتا هات. یانەی شەقڵاوە ئەو یانەیە نییە، یعنی ئەوها بە ئاسانی چۆک دابنێتن. هەڵبژاردننی یاریزانەکان کە یاریزانەکانن لە سەرەتاوە هەڵبژاردیە وەکو پێویست نەبووە، ئەمە ئێستا نەقسمان هەیە لە هێرشبەر بەڕاستی. بەڵێ بێگومان توان بڵێم ئێمە لە پێشەوەی دەورەکەین بۆ سێ خاڵات بووین نەمانیزم نافسەکەین، بەڵام بتوێنێتەوێ جەوەکە جەوێکی لەبار نەبوو بۆ یاریکردن. هەروە ئێمە سێ یاریزانمان هەیە، توان بێم سێ یاریزانی سەرەکیە وەلەوە کاریگەر نەبوو، ئێمە خاڵێک مامەدەزنا خاڵێک باشە بۆ ئێمە، هیوادارم توانین لە یاریەکانی ترا سێ خاڵ دەستبێن و بچینە پێشەوەی ڕیزبەندی. بەمەنجامە شەقڵاوە بە 6 خاڵ لە کۆتایی ڕیزبەندیانەکان دەبیندرێت و نەورۆزیش بە 19 خاڵ لە خانەی سێم مایەوە و دەرفەتی زیاتر چوونە پێشی لە ڕیزبەندی لەدەستدا. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پێام، شەقڵاوە.